دەگەڵ گەلێک مامۆستای ناودار یعنی لە خزمەت مامۆستای ناودار ئەمن فێرە موسیقای کوردی بە بڵێن ئێرانی بووم. وەڵام من لێرە دوو پرتووکم نۆتە کردووە نۆتێ نووسیوە مامۆستای مەزن مامۆستا هێلمی ئاکیۆل گەلێک تحقیقی کردبوو لە گوند و باژێر و ئەوە سترانی کوردی کۆ کردبووە. سترانەکەی بۆ منشاند دوو پرتوو بوو پرتووکێک تایبەت بە میران بوو پرتووکێکیش تایبەت بە بڵین خانمان بوو بەژنان بوو سەرجەمعی کۆی 220 ستران بوو کە من نۆتایم هاتە چاپکردن وە گەلێک دەگەڵ زارۆکان و دەرسی زارۆکانم گوتووە. ئەو زمانی لە ڕۆژهەڵات لە مەهاباد بووم دەرسی زارۆکانم دەدا هەم دەرسی موزیکی زارۆکان هەم دەرسی نۆرماڵی زارۆکان کە هاتم بۆ ئێرە پشتی کردنەوەی ئاناتۆلی دەرسی زارۆکان هەبوو من چاوم لێ کرد پڕ گەڕام لە پرتووکخانەکان چاوم لێ کرد پرتووکێکی تایبەت بۆ مێتالۆفۆن نەنووسراوە. ئەمیش هەوڵمدا ئەو پرتووکە بنووسم پرتووکێکی تازەیە بە زمانی کوردی هەم شێعر و هەڵبەست و هەم ڕەسم و هەم موزیکی کوردی تایبەت بە مێتالۆفۆن بۆ فێرە موسیقا بن دوای پشتی ساڵێکی ئەوان دەکارن خۆ مەسەن ئاموری خۆ هەڵبژێرن و گەلێک لەسەر زێهن و بینیوان کاریگەری هەیە مامۆستا. ئەوە دەڵم چونکە من تەجروبەیەکی چەند ساڵم هەیە لە چ بڵم لە دەرسدان بە زارۆکان هەوڵم داوە کە وەک زارۆکان بنووسم ینی پلە بە پلە ینی وردە وردەشتەکە چ دەبێ لە هاسان دەبێ بۆ زۆر یا بۆ سەخت دەچێ سایم کردو ئەوە دوایە هەڵبەستەکانی مامۆستا فەریدەکە زەحمەت کێشاوە هەڵبەستەکانیم تایبەت جوورێک هەڵبژاردوو کە تایبەت بە زارۆکان بێ هەوڵم داوە کە تەواو تایبەت بە فکر و عەلاقەی زارۆکان بێ. دۆستانی کە ئەو پرتووکە دەبینێ ئەم لە پرتووکەکەش نووسیمە هەوڵ بدەن کە یەک زمانی کوردی هەوڵ بدەن چونکە یەک پرسکرێکی کە نەها لێرە هەیە زمانی کوردیە مەخابن دەخوازم هەم زمانی کوردی موزیکا کوردی و یەک بڵێن یەک ئامورێک کە بە دەنگێکی کوردی بێ فێرەوان بکەن. زبانی کوردی یا زوانی کوردی گەلێک دەوڵەمەندە موزیکی کوردی هەردوو بەشی کوردستان هەر بڵێن هەر چوار پارچەی کوردستان هەر چوار پارچەی کوردستان دەوڵەمەندە ینی جێگای کارکردن هەیە. ڕەوشە ئەوڕۆدا ئەمە دەڵێن کوردستان چوار پارچێ وەلی دە بەشی موزیک چوار پارچەتنە ینی موزیک ئەتۆ لە بەشی هونەردا لە بەشی هونەر موزیک بێ نەزانم سینەما بێ تەئاتر بێ هەر بەشێک لە هونەر ئێمە سنوور و حدودمان نییە تۆ ینی تۆ دەکاری موزیکزێنێکی ڕۆژهەڵات چێ بکە موزیک چێ بکە بۆ ڕۆژاوە چێ بکە بۆ ڕۆژهەڵات ئەوە هیچ دەنێواندا سنوورێک نییە یا سەرحەدێک نییە.